بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی کوردستان سەرسەر چەند پرسێک دەکەین لەوانە بەبێ ئەنجام کۆتایی هاتنی کۆبنەوەکانی پارتی وێکێتی دۆخی سیاسی هەرێم و دۆخی دارایی هەرێم و پەیوەندیەکان لەگەڵ بەغداد و کۆتایی هاتنی کارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانش کە لە ئێستادا حکومەت کارەبەڕێکەرە و لە دەرەوەی چاودێری کار دەکات لەسەر ئەم پرسانە دەوەسین. مامۆستا بەخێربێن، سوپاسی ئامادە ئەگەر سەرەتا لە کۆبنەوەی پارتی وێکێتی دەست پێ بکەین. ئەمڕۆژ کۆبنەوەیکی دیکەیان هەبوو، کۆبنەوەکان بەگرژی و بەبێ ئەنجام کۆتایی هات. خوێنەوەی بەڕێز بۆ کۆبنەوەکانی پارتی وێکێتیایە و کۆبنەوەانە هیچیان پەیوەندیان بە ژیانی خەڵکە یاخود کۆبنەوەکان بۆ شتێکی ترە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ حەکیم بۆ جەنابەت. سڵاو لە بینەرانی بەڕێزیش. تەبعاً نەخێر ماوەیەکی زۆرە یەکێتی و پارتی دوو حیزب نەماون، دوو حیزبی سیاسی، بەڵکو دوو کۆمپانیان و دوو کۆمپانیاش دیارە، یعنی چ کاتێک بەیەکەوە ڕێکن و بەیەکەوە تەبان، ئەو کاتێک قازانجەکەن و کاتێک پارەیان باشە و کاتێک لە پشکەکانی یەکتری رازین و ئەو کاتێک بەرژەوەندیەکانیان تەحقیقە بێ. بۆیە ئەو جیاوازەی کە هەیەە بەڕاستی هیچی پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە نیە، هیچی پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە نییە. بەداخەوە ئەم دوو حیزبە سیاسیە ئەوەی وای کردووە هەمومان پێمان وایە یا خەڵکێکی زۆر پێی وایە بۆ نمونە تەبابن بەرژەوەندی کوردستان لەوایە یا ناتەبابن. ئێستا حیزبەکە هۆکارەکە چەکە بێجگە لە یەکێتی و پارتی هەرچی حیزبە تەبابێ و ناتەبابێ هیچ کێشەیەک نییە، چونکە لە چوارچێوەی سیستم و یاسا خۆیان ڕێخستووە پشتیان بە دەنگی دەنگدەر بەستووە و لە بەرژەوەندی گشتی کارەکەن و پرۆژەی سیاسیان هەیە. بەڵام ئەم دوو حیزبەی دەسەڵات چونکە پشتیان بە چەک و ناوچەی نفوسیان بەستووە، چەکی حیزبیان بەستووە، کاتێ تەبابن خەڵک هەر لە زەرەرایە، ئەوان چونکە تەباییەکەیان لەسەر بنەمای بەدیهێنانی بەرژەوەندی ئابوووریەکانیانە، کاتێ لە یەکیش جیاوازن یا دوورن لە یەک کاتێ ناتەبان بەیەکەوە، بە هەمان شێوە دیسان هەر خەڵک لە زەرەرایە. بۆیە هۆکارەکە هەر ئەمەیە، یعنی لەسەر مێزی گفتوگۆی ئەوان. چی هەیە لەسەر مێزی گفتوگۆی ئەوان بڵین؟ لەسەر مێزی گفتوگۆی ئەوان کا حەکیم باشە، تۆ دڵنیایت، من دڵنیام، هەموو خەڵکی کوردستان دڵنیایە کێشەی ئاوی خەڵکی چەمچەماڵ بوونی نییە. باشە، لەسەر مێزی گفتوگۆی ئەوان کێشەی نەبوونی ئاوی کەمی ئاوی هەولێر بوونی نییە. لەسەر مێزی گفتوگۆی ئەوان ئەم وشکە ساڵیە و کەمی بەندا و ڕۆژ بە ڕۆژ یعنی کۆتای پێێنانی کشت و کاڵ کەرتی کشت و کاڵی بوونی نییە، ئایندەی هەرێمی کوردستان بوونی نییە، بەرژەوەندی خەڵک بوونی نییە، موچەی خانچینان بوونی نییە. لەسەر مێزی یعنی ڕۆژێک لە ڕۆژان خۆزگە یەکێتی و پارتی بەهات ناتە دەرەوە بڵێ ئێمە ناکۆک بووین لەسەرەوەی کە ئەم حیزبەی بەرامبەرمان ڕازی نییە موچەی خانەنشینێک لە 220,000 بکەینە 400,000. قەت کەس بیستوێتی یعنی ئەمە خاڵی ناکۆکیان بێ، ئەمە خاڵی ناکۆکیان مێزەکە بەس بازرگانی و دۆلار و ئەمانە دوو کۆمپارە. کاک حەکیم باوەڕکە هەرچی گرێبەست هەیە لە هەرێمی کوردستانە ئەوەی لەگەڵ حکومەت کراوە کۆمپانیای یەکێتی و پارتین. باوەڕکە ئەوەی کە تۆزێک قەبارەی هەیە، یعنی ئەوە ناڵێم لە شوێنێک تەندەرێک بای چەند میلیۆن دینارێکەوە ئەوان یا ڕاستە و خۆی یەکێتی و پارتین یا خۆت یەکێتی و پارتی تیا بەشدار و شەریکن. یعنی ئەمە کۆمپانیای بازرگانی نەبێت چییە؟ یعنی کۆتاییەکەیان کا حەکیم کۆتاییەکەیان و کۆمپانیای دانانی کامێرەی چاودێری تیژڕەوی پوینت تو پوینت باش دوو زۆن هەولێر و دوهۆک کۆمپانیایەک سلێمانی هەڵەبجە و گەرمیان ڕاپەڕین کۆمپانیایەک. یعنی لەوەچی یەکێک بێت لەم دوو حیزبە لە مەسئولینی حکومی ئەم دوو حیزبە بڵێن نا ئەوە بنەمای چی هەیە غەیری ئەوە؟ بۆ نمونە بۆچی پارێزگای سلێمانی نەدرا بە کۆمپانیایەک، پارێزگای هەڵەبجە بە کۆمپانیایەکی تر؟ بۆچی هەولێر نەدرا بە کۆمپانیایەک، دوهۆک بە کۆمپانیایەکی تر؟ بۆچی گەرمیان کۆمپانیایەکی تر نییە؟ ڕێک وەک چۆن ئینتەرنێت و وەک چۆن بوارەکانی تریش بە هەمان شێوە. بۆ نمونە لە ئیبراهیم خەلیل کۆمپانیایەکی دڵنیاییان داناوە کە بە زۆر بەبێ یاسا وەک سەرانە پارە لە هەر بار هەڵگرێگە سەنێ، ئەو کۆمپانیا نییە هەمان گرێبەستی لە باشماخەیە. ئەوەیان هی پارتیە، ئەمەیان هی یەکێتیە. بۆیە قەت بینیوتە لەسەر بۆ نمونە
یەکێتی و پارتی لە کۆبوونەوە بێنە دەرەوە بڵێن کاکە لەگەڵ یەکتری ناکۆکین لەسەر ئەم بێکاری لە کوردستانە هەیە بێکاری گەنجان بۆ نمونەیەکێکیان بیانوێ هەلیکار بۆ 50,000 کەس بڕەخسێنەیەکیان نابڵێ و 50,000 زۆرە جارێ بۆمان ناکرێت ناکۆکیەکانیان لەسەر بنەمای بەرژەوەندی خۆیانە بۆیە ناتوانن یەک وشەش بە خەڵک بڵێن ئەگەر بە 3 دانە سەعاتیش دانیشتن یعنی ئەکرێ دوو حیزبی سیاسی دەسەڵات سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت ئەنجومەنی ئاسایش سەرۆکایەتی پەرلەمانی هەڵوەشاوەیان بەدەست بێ 3 سەعات کۆ ببنەوە نەتوانن یەک دێڕ بە خەڵکی کوردستان بڵێن دلیلی ئەوەیە لە ژوورەوە خەڵک بوونی نییە بەرژەوەندی خەڵک بوونی نییە بەزیستە کێشانە سەر گرجەکان لەسەر قەبارەشە کامیان قەبارەی هەیە و چۆن مامەڵەی لەکتری بکەن و چۆن سوودمەند من لە داهاتەکە بەس ئەگەر هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێ هەردووکیان ئێستا قەبارێکە هەم پارتی بەم یەکێتی بێ و تەزویر نییە قەبارەی ڕاستەقینەی خۆیانە ئەو ئێستا لە کوردستانە چکەسە کێشەکان لەسەرەوەی کە کامیان قەبارەی هەیە و کامیان نێتی و وەک خۆی ماوە ڕۆژێک هەبوو کاک حەکیم یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خەڵک کە چوو سەرەی گرت بۆ دەنگدان چاوی پڕە بوو لە فرمێسک هێندە خۆشحاڵ بوو وە لە سەتا نزیکەی 1970 خەڵک دەنگیدا و لە هێندە شوێن لە 100 تێپەڕی بوو یعنی بۆی تەزویر و ئەوانەوە ئێمە بیرمانە هیچ کەسێک لە ماڵ نمایەوە ئەوەی شمولی دەنگدانیە کرد ئەوەی دەنگدان ئەیگرتەوە لەو هەڵبژاردنەوە کە نزیکەی لە 100 خەڵک بەشدار بوو بۆ کۆتا هەڵبژاردن کە لە 170 بەشدار نەبوو ئەمە دلیلی ئەوەیە کە خەڵک بێهیوا بووە لەم شێوازە حکومڕانیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم دەنگەکانی هەردوو حیزبی دەسەڵات لە هەڵبژاردننی یەکەمەوە بۆ پێنجەم لە سا چەند دابەزیوە لە 100 بەشداری خەڵکیان بە 49 بە 51 بەرکەوت بە پێی دەنگەکانی خۆیان بۆ کۆتا هەڵبژاردن کە لە ساسی خەڵک نزیکە لە ساسی خەڵک بەشداری کرد لە هێندە شوێن چل ئەوان لە سادیانێناوە بە تەزویرەوە بە فرت و فێڵەوە بە چەکدارەکانیانەوە کە چەند جار دەنگیان پیاون و بەو شێوە بە ترساندنەوە بە برسیکردنەوە بە هەڕەشەکردنەوە ئێمەزانین لە کاتی هەڵبژاردنەکانە یەکێک لەو شتانەی بڵاویەکەنەوە بۆن منەگەر نەچی دەنگدەی بە پارتی بایعەکەتە بڕێ ئەگەر نەچی دەنگدەی بە یەکێتی بۆن مونە موچەکەتە بڕین بەم هەموو هەڕەشە و گوڕەشە اینجا ئەوان بە هەردووکیان لە سابی سوسییان هێناوە ئەوان لە هەڵبژاردنێکی ڕاستەقی ناترسن هەڵبژاردنێک کە موسسەیەکی بێلایەن بیکە بە میکانیزمێکی سەردەمیانە کە دڵنیایی بدا بە هاوڵاتی و چاودێری نێودەوڵەتیش بەسەریەوە بێ نوێنەری ڕاستەقینە بچێتە پەرلەمان باش بەس ئێستا مامۆستاکەوان کۆبوونەوەکانیان بێ ئەنجامە حکوومەت کاربڕێکەر سەرۆکایەتی هەرێم پەرلەمانمان بڵین خولی پێنجەم کۆتایی بەکارەکانی هاتووە ئەی حکوومەت بەبێت چاودێری و بەبێ ئەوە دەتوانێت بەڕێوە ببرێت چەندە کاربەرەکەش بێ ئێستا لە دەرەوەی چاودێری کار بکات بۆ ماوەیەکی دوور یعنی کە ئێستا نازانرێکی هەڵبژاردن دەکرێت خۆی بەڕاستی کا حەکیم ئەم بارودۆخی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە دووشت لە یەکجیاکەینەوە دەسەڵاتی گەندەڵی یەکێتی و پارتی لەگەڵ هەرێمی کوردستان ئێمە بەڕاستیە بێ هەموو دڵسۆزێک لە کوردستانە هەموو ئینسانێکی خەمخۆر هەموو کوردێکی بەویژدان لە کوردستانە چاوی پڕفرمێز بێ بۆ ئێستای هەرێمی کوردستان کە پەرلەمانێکی هەڵوەشاوەتەوە نەتوانی و لە کاتی خۆیان هەڵبژاردن بکەیت نەک لەبەرەوەی قرارێک لە بەغدا دەرچووە نا لە بنەمایە لەبەرەوەی کە تۆ بچووکترین یا سادەترین هەنگاوی دیموکراسی و مەدەنی و مافی خەڵک هەڵبژاردنە تۆ ناتوانی پێوەی پابند بیەوە خاڵی یەکەم پەرلەمانت نییە خاڵی دووەم حکوومەتێکی کاربەڕێکەری دوولەت بوت هەیە خاڵی سێیەم ڕۆژ بە ڕۆژ دۆخی ئابووری خراپترە بێ بە پێی ئامار و ژمارە و داتاکان کە ئەگەر ویستە دێمەتوانین باسیکەین چوارەم لە هەر هەمووی خراپتر کا حەکیم هیچ ڕۆیایەک هیچ پلانێک هیچ بەرنامەیەک بۆ ئایندە نییە یعنی خەڵک نازانێ داهاتووی مناڵەکانی چییە خەڵک نازانێ مانگێکی تر دوانی تر ساڵی ئایندە لە هەرێمی کوردستان چی ڕووەدا ڕۆژ بە ڕۆژ قەبارەت بچووکترە بێتەوە هێندێ ناوچەی جێناکۆک کەوتبووە دەست هەرێمی کوردستان بەهۆی ئەمری واقع بۆی هێندێ بارودۆخەوە هەموو ئەوانەمان لە دەستدا کەرکووکمان لە دەستدا ئێ باشە ڕۆژ بە ڕۆژیش پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان لای وڵاتان یەتە خوارەوە نابێت بێ ئێستا لە ناوخۆ لە حکومڕانی شکستیانی ناوڵەوەی دامەزراوی دارەدامی لەگەڵ بەغدا لەگەڵ کۆمەڵگەی نێودوڵەتی
بەڵە اینجا حکوومەتێکت هەیە نەبووە لە دنیا کا حەکیم حکوومەتێک هەبێ هیچ دەستگایەک چاودێری نەکە ئێستا ماڵی ئێوەی میدیاکارەکان ئەوە بێ کە یعنی تقریبا بوونەتە تاکە لایەنێک چاودێر بە سەرکاری حکوومەتەوە چۆن ئەبێ یعنی حکوومەت هەبێ پەرلەمانێک نەبێت چاودێری بۆ ماوەیەکی درێژیش بۆ ماوەیەکی زۆریش ئەوە ئێمە لە 6 2022 کە پەرلەمان خاڵی بووە لە ئۆپۆسیۆن ئیتر هیچ چاودێریەک لەسەر حکوومەت نەما ئەوە نزیکەی 7 مانگەوە نییە باشە کەی هەڵبژاردنەکرێت دیار نییە بەم شێوازە یعنی بەم شێوازە هەنگاونان بۆ چارەسەرکردنی کێشەکان و بەڕێوەبردننی هەڵبژاردنێکی پاکیش دیار نییە ئەسڵان لەم ساڵە هەڵبژاردن ناکرێت باشە حکوومەت هەیە لە دنیا مەگە حکوومەتە دیکتاتۆرەکان ستەمکارەکان مەگە حکوومەتێک وەکو ئەوانەی سەردەمی سەدام و قەزافی و مبارەک و ئەوانە یعنی بەم جۆرە هیچ چاودێرێکی بەسەرەوە نەبێ بە ئارەزووی خۆی تەسەڕف بە سەروەت و سامانی چەندە ڕخنە هەیە لە کاری پەرلەمانی ئێستش کۆتایەت و بەڵام ڕێگەی پەرلەمانی شۆ دەتوانرێ ئیشی گەورە بکرێ وایە حەکیم بۆ نمونە لە چاودێریە ساوی جەنابەت سکاڵایە کە تۆمار کرد بە سەر ڕێکخراوێک کە بانگەشەی بۆ هاوڕەکەس بازی کردبوو لە ڕێی کاری پەرلەمانی دوجارەوە داخراوایە یعنی دەتوانێت لە ڕێگەی پەرلەمانیەوە کار بکرێ ئەگەر بتەوێ ئەگەرکی خۆت جێبەجێ بکەیت پەرلەمان وەسیلەیە ئەم وەسیلەیە بەهێزە چاکە کاریگەرە وەستاوەتە سەر من و تۆ وەستاوەتە سەر هەموو هاوڵاتیان بەیەکەوە پەرلەمان مڵکی لایەنێک نییە ئەگەر لایەنێک لە دەرفەتێکیە داگیری کردووە بۆ ناتوانێت دەرگاکەی داخا یا دوو لایەن نەتوان بەهۆی زۆرینەوە جۆرێک تەحکومی پێوە بکەن یعنی ئێمە نابێ بۆ جۆرە سەیری پەرلەمان بکەین پەرلەمان مەرجعی باڵای خەڵکی کوردستانە یعنی ئێمە لە هەرێمی کوردستانە ئەو هەموو خەبات و تێکۆشان و قوربانیە یعنی لە چیا بەرجەستە بوو لە هەرێمێکی دەستوریە کە لەسەر زەویەکی دیاری کراو گەلێکی دیاری کراو لە جگرافیایەکی دیاری کراوە لە دەستورە مافمان هەیە و پەرلەمانمان هەیە توانین حکوومەتی خۆمانمان هەبێت کە هەمانە ئێمە ئەمانەمان هەیە باشە تۆ پەرلەمان یعنی سەرچاوی دەسەڵاتەکانە کاک حەکیم حەدەوە نییە کە پەرلەمان نوێنەرایەتی خەڵکەکە بەڵکو سەرچاوی ڕەوایەتی حکوومەتێک پەرلەمانی نامێنێ هەر ئەوە نییە پەرلەمانەکە نامێنێ ڕەوایەتیشی نامێنێ یعنی کێتوانێ بە ناوی خەڵکی کوردستانەوە ئێستا حکوومەتکە بۆ نمونە ڕێککەوتنکە بۆ نمونە لەگەڵ بەغدا بۆ نمونە لەسەر داهات و خەرجی تەسەڕف بەم هەموو پارەیەوە بکە ئەو دەسەڵاتیان نیە ئەو مافەیان نییە یعنی باشترین ڕێگە ئەوە بوو کە لە 6 2022 کۆتایی تەمەنی پەرلەمان بوو ئۆتۆماتیکی حکومەت ببواتە حکومەتێکی کاربەڕەکە یەک ئیشی هەبوایە ئەنجامدانی هەڵبژاردن هیچ شتێکی تری نەکردایە بۆیە ئەم دۆخەی ئێستا هەیە بەڕاستی جێگەی بەزەیە هی هەرێمی کوردستان دەسەڵاتێکەن هی یەکێتی و پارتی من و تۆ ئەزانین هەموو ئینسانەیەکە زانێ کە ئەوەی ڕابردووی حیزبە سیاسیەکان ببینێ ئەوەی دەسەڵاتەکان ببینێ ئەزانێ ئەم جۆرە دەسەڵاتە کۆتایی هەر دێت ئەمڕۆ ناسبەی ئەم شێوازە حکومڕانیە نابێ بەردەوام بێ حکومڕانێتی کاتێ ئەتوانێت تەمەنی خۆی درێژ کاتەوە کە بە عەدل کار بکە کە ڕەوایەتی گەلی هەبێ ئێستا ئەمانە ڕەوایەتی گەلیان نەماوە بە ناوی کێوە حکومڕانیەکەن بە ناوی کام پەرلەمانەوە کام هەڵبژاردنەوە کێ کردوونیەتە وەکیل بڕیار لەسەر چارەنووسی خەڵکی هەرێمی کوردستان بدەن هیچیان نییە بۆیە بەڕاستی ئەمەی کە ئێستا هەرێم لەم دۆخایە یعنی ئەبێ هەمومان خەمی لێ بخۆین هەمومان خەمبار بین پێی بەڵام بۆ چونکە دەسەڵات جیاوازە لە کیانەکە کیانی هەرێمی کوردستان بەدڵ و بەگیانە بێ بیپارێزین چونکە ئەم دوو حیزبە کاتین دڵنیا بە کاتین و کاتە پارەکانیشان دەسەکەوێ ئەوەندە متمانەیان بە خەڵک بەمانەوەیان نییە لە ناو خۆیان پرۆژە ناکەن ئەی بەنە دەرەوە لە بانقەکانی دنیادایان ناوە باش بەزۆکو کاری پەرلەمانی و خۆتان وەک فراکسیۆنی کۆمەڵ بەر لە کۆتایهاتن ئەوەی کە پێتان کراوە کردوتانە ویستم باسیەوە بەڵێ لە نمونەیە و ڕێکخراوەش کە داتان خستە کاری پەرلەمانیەوە بەدڵنیاییەوە ئێمە ژمارەی ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵ 7 کەس بووین هی ئۆپۆسیۆن بە هەمومانەوە بە چەند ئەندام پەرلەمانێکی ناڕازی و بێلایەنەوە 21 ئەندام پەرلەمان بووین یعنی پارتی و یەکێتی و حکوومەتەکەیان لەو 21 ئەندام پەرلەمانە ئەترسان کا حەکیم بەڵگەشم هەیە ئێمە 5 جار هەوڵی پرساندنماندا هەر 5 جارەکە کۆمەڵتیایە پێشەنگ بووە
طبعا هەر ئەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارە ناڕازی و بێلایەنەکان بەیەکەوە لە سیانیانە ئەسڵەن سەرۆکی حکوومەت نەیتوانی بێتە پەرلەمان لە بەردەم خەڵکی نوێنەری خەڵکی کوردستانە بوەستێ وەڵامی پرسیارەکان باتەوە ئەوە ترسنیە چییە؟ جێگری سەرۆکی حکوومەت هەر بە هەمان شێوە نەیتوانی و نەیانوێرا وەزیری دارایی بە هەمان شێوە لەسەر لێبڕینی موچە لەسەر لێبڕینی موچە و لەسەر دۆخی داهات و دارایی من هەوڵی پرسانیەکی وەزیری سامانە سروشتەکانمدا ماوەیە گوتیان جەنابیان نەخۆشە ئێمەڵێن خوا شفای بە نەخۆشی قەدەرێکی ئیلاهیە بەڵام دوای ماوەی گوتیان وازیە ناوە ئەوە ترس نەبێت لە خەڵک ترس نەبێت لە ڕوبەڕووبنەوەی پەرلەمان و پەرلەمانتاران چییە؟ دوای هەوڵێکماندا بۆ لێپرسینەوەی وەزیری دارایی تاخیریان کرد پەرلەمان کەوتە پشۆ دوای تاخیریان کرد تا تەمەنی یاسایی پەرلەمان بەسەر چوو ئەوە ترس نەبێت چییە کا حەکیم ئەگەر وەزیرێک لە خۆی بێباکە و ئیشی باشی کردووە بۆ ئەترسێلەوەی پەرلەمان بانگیکا بۆ لێپرسینەوە ئێمە پەرلەمان ئەگەر ناترسم لە ڕابردووی خۆم لە کارەکانم ئێمە پەرلەمان زۆر بە جوانی وەڵامی پرسیارەکانی شەدەمەوە بەزی وەرسە دوو ئاستیشتان کرد یەکەمە ئاستی لە چاودێری حکوومەت لایانی دارایی بوجە دوم مەسەلەی پاراستنی ئەخلاق و ئاین و کولتوری ئەم کۆمەڵگەش بە هەردوو بارەکە ئیشتان کردووە ئێمە زۆرترین پرۆژە یاسا و پرۆژە بڕیارمان پێشکەش کردووە کە کاریگەریان بەسەر ژیانی هاوڵاتیانەوە هەیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم زۆرترین پرسیارمان کە یەکێک لە هەنگاوەکانی چاودێری حکوومەتە ئاراستی حکوومەت کردووە خاڵی سێم زۆرترین پرساندنمان کردووە و پاشان ئەمە لە ڕووی ڕێکارەکانی کاری پەرلەمانی بۆ ژیانی خەڵک ئەوەشی پەیوەندی بە ئەخلاق و ڕەوشت و دین و ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوەیە بەڕاستی ئەوەی هیچی کەمتر نییە لە موچە و لە قوتی خەڵک کاک حەکیم یعنی ئێستا لە هەرێمی کوردستانە بەڕاستی سواسێکی گەورەی خوای گەورەی ئەوێ ئێمە وەک وا سیستەمی پۆلیسیمان بەهێز نییە چاودێری و تەکنۆلۆژیامان بەهێز نییە وەک وا ژیانی ئابووریمان لە جێگەی خۆی نێو بەهێز نییە و زۆر بواری تر یاسا وەکو پێویست بەسەر هاوڵاتیانە جێبەجێ ناکرێ بەڵام ئەوەی هەمانەوە نیمانە ڕەوشتە شیرازەی خێزانە و فیترەتی پاک و تەندروستە و کولتوری گەلەکەمانە و دینەکەمانە ئەگەر ئەمەمان نامێنێ هیچمان نامێنێتەوە لەو ڕووەوە بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە 10 کەس 20 کەس 30 کەس بووبین لە پەرلەمان ڕۆڵی سەتیشمان هەبووە و دەنگمان بەهێز بۆ چونکە ئەو دەنگەی لە وەک پەرلەمانتارێ لەم بوارانە کارەکە دەنگی هەموو میلەتی لەگەڵە طبعا بەبێ ڕەنگەکانیش تەنانەت کاک حەکیم کە بابەت یەتە سەر ڕەوشت هەموو خەڵکمان لەگەڵە کە بابەت یەتە سەر دینەکە هەموو خەڵکمان لەگەڵە کە بابەت یەتە سەرەوەی کە لەسەر ئینسان و خێزان لەسەر فیترەتی پاک بنیاد بنرێ هەندێ ئەفکاری بۆگەن لە وڵاتانەوە کە وڵاتانی تووشی زۆنگاوێک کردووە نەهێنرێتە هەرێمی کوردستان هەموو خەڵکی کوردستانمان لەگەڵە بە جیاوازی ڕەنگەکان تەنانەت بە جیاوازی ئاینەکانیشەوە یعنی ئێستا لە کوردستانە موسڵمان و مەسیحیەک لەسەرەوە کۆکە کە خێزانە بێ لە ژنوپیاوێک پێک بێ نەوەکو ئەم فکرە شێواوانەکە لە دنیا لە هێندێ وڵاتی دنیا ڕەواجی پێدرێ سپاس بۆ خوا ئێمە لەوە نمونەی هەمواری یاسایی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی خێزانی کە پرۆژەکەیان هێنایەت پەرلەمان سەرەتا 1 2 3 4 5 6 پەرلەمانتار دەنگمان بەرز کردەوە پاشان ژمارەی پەرلەمانتارەکان لەگەڵمانە زیاد بوون و پاشان توانیمان لە ناوهۆڵی پەرلەمانە پرۆژەکەیان پێ ڕابگرین بە یەک مەرج بەڕێکرا بەو مەرجەی ببرێتە لیژنەی فتووا هیچ شتێک لەو پرۆژە لەو هەموارە جێگەی نەکرێتەوە کە پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلام بێت اینجا بیەنەوە پەرلەمان هەر پرۆژەکەیان هەر نەهێنایەوە پەرلەمان چکە بەڕاستی ئەو مەرجەیە کە خەڵکی کوردستان و پاشان لە زۆر بواری تریش بۆ نمونە کاتی ڕێکخراوێک لە دەرەوەی یاسا کاتی ڕێکخراوێک پێچەوانەی ئادابی گشتی هەنگاوانێ بەڵا بە دڵنیایەوە ئەوە بە هەوڵی ئێمە بوو هەم لە پەرلەمانەوە هەم لە ڕێگەی بەڕێزان و خۆشەویستانمان لە داواکاری گشتی سلێمانی کە دۆسیەمان لەسەر جوڵاندن و بەرهەمیشی هەبوو مۆڵەت لە ڕێکخراوەکە وەرگیرایەوە هەڵوەشێنرایەوە لەسەر کارەکانیش هێشتا لە قۆناغی لێکۆڵینەوەیە ئەنێمە براسوونەکە بۆ ڕێکخراوێک کاری بۆ هاوڕەگەز بازی بوو بە تەواوەتی داخرە ڕێکار و سکاڵای نەتیجەی بڕیاری دادگا ئەوەیە کە ئەم ڕێکخراوە فێڵی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان کردووە خۆی بە ناوی ڕێکخراوی پاراستنی مافی ژنانەوە تۆمار کردووە کەچی لە کارەکانیە خەریکی شتانێکە
کە پێچەوانەی یاسایە، پێچەوانەی دەستورە، پێچەوانەی ئادابی گشتیە، پێچەوانەی ڕەوشی کۆمەڵگەکەمانە، پێچەوانەی شیرازەی خێزانی و کۆمەڵایەتیمانە، پێچەوانەی کللتورەکەمانە. دادگا لەم ڕوانگەیەوە هەنگاوی یەکەم مۆڵەتەکەی لێوەرگرتوێتەوە، هەنگاوی دووەم کارەکانی تریان لە قۆناغی لێکۆڵینەوەیە کە من دڵم خۆشە بەوەی کە لەو بوارەشەوە دادگا حەق تحقیقکە. باش سەبارەت بە بابەتێکی تر مەسەلەی پەیوەندی هەرێمی بەغدادە لە ڕووی داراییەوە سەکە بەڕێزوت پەرلەمان نەماوە ئێستا بۆ جێرا عێراق بێت چاودێری بکە یاخود شێوازی پێدانی موچە ئێستا موچەی گیشەشیش هەردیار نییە ئالەتی خەرجکردنی پارەکە دەبێت چۆن بێت مادام ئێستا بێ پەرلەمانی یاخود ئەمارکی دیوانی چاودێری دارایی هەرێم و عێراق خۆی ئەمە کێشە گەورەکەی بەڕاستی ئەمەیە کاک حەکیمکە خەڵکیش بەشێک لە گلەیەکانی کە ڕووی لە پەرلەمانە ئەوەیە کە پەرلەمان ڕۆڵی نەبووە لەوەی کە حکومت پابندکە بەوەی یاسای بودجەی هەبێ یاسای بودجەی هەبێ واتە چی واتە داهات و خەرجی ئاشکرا بکە واتە ژمێرەی کۆتایی هەبێ واتە پەرلەمان لە بری خەڵک دەسەڵات بدا بە حکومت کە تەسەڕف بە داهاتی خەڵکی کوردستانەوە بکەن بەداخەوە لە 9 ساڵی ڕابردووە طبعا هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی کە بۆ نەیان کردووە لە 9 ساڵی ڕابردووە بە پێچەوانەی نەمەتی حکومەتداری و دەوڵەتداری هەر حکومەتێکی سروشتی دنیا ئێمە حکومەتە دیکتاتۆریستانکارەکان خۆمانی پێ بەراورد ناکەین ئەو بەغدا لەو وێرانەیە و کە بەغدا بە هەمان شێوە یەکێک لە پایتەختەکانی گەندەڵی دنیاە بەغدا شەڕی داعشی هەبوو کەچی هیچ ساڵێکی نەبووە لە فەراغی یاسایی بودجابێ کاک حەکیم مەسە بۆ نمونە 2021 یاسای بودجەی نەبووە بەڵام بە پێی یاسا دەسەڵاتی ئەوەی هەیە حکومەت یەک لەسەر 12 بودجەی 2020 بەکاربێنێ وای کردووە یعنی لەسەر کڵێشە یاساییەکە بووە لەسەر نەمەتی حکومەتداری بووە لە هەرێمی کوردستان ئەوەشیان نەکردووە ئێستا دۆخەکە خراپترە کاک حەکیم بە تایبەت کە حکومەت دەستەوسانە لەوەی کە موچەی هاوڵاتیەکانی بدا لە کاتی ئاسایی خۆیە داهاتی ناوخۆ چەند نادیار بوو ئێستا دوو هێندە نادیارە پێشتر ئێمە هەوڵێکمانەدا ڕقمێکمان دەستکەوێ هەر مانگێک ئێستا یعنی بە 400 میلیارد 500 میلیارد 600 میلیارد داهاتی ناوخۆ دیار نییە کەس نازانێت چی لێکن موچەشی پێدابش ناکەن یعنی چاوەڕێکن ئیلا لە بەغداوە پارە بێت اینجا دەستکەن فرۆشتنی نەوت بە تەنکەر داهاتی باج داهاتی ڕسومات داهاتی فرۆشتنی مڵک و ماڵی حکومت کە ئەمە یەکێک لەو داهاتانەیە کاک حەکیم کەس نایبینێ فرۆشتنی مڵک و ماڵی حکومت بەڵام مانگانە بە 30 میلیارد زیاترە 30 میلیارد دینار زیاترە زەویە و هەرچی شتێک پەیوەندی بە مڵک و ماڵی حکومەتەوە بێ بە تایبەت زەوی ئەوە یەکێک لەو داهاتانەیە کە نادیارە و خەڵک ئەسڵەن پێی نازانێ و داهاتەکانی تریش یعنی چیان لێ هەر لە هەرێمی کوردستانە باشە ئەگەر نایدەن بە موچە کەس بینیوێتی بیکەن بە پرۆژە کەس بینیوێتی لە بواری ترا خزمەتگوزاری زیادکە نەخۆشخانەکانی پیاوەدان بکرێتەوە نەخێر کارەساتەکە لێرە ئەوەیە کاک حەکیم کاتێک پەرلەمانت نییە چاودێری بکە و ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە بەم جۆرە بەردەوام بێت خراپترە بێت بۆ موچە و بۆ ڕەوانەکردنی لە بەغدا ئێستا ئالێتەکەش یەکلا نەکراوەتەوە بە تەواتی کاک حەکیم هیچ حکومەتێک نییە لە دنیا باشە حکومەتێکی طبیعی و سروشتی کە خۆی بە نوێنەری خەڵک بزانێ کە خۆی بە حکومەتێکی شەرعی بزانێ کە خۆی بە حکومەتێکی ڕەوا بزانێ کە خۆی بە حکومەتێک بزانێ بە قانون ئیشکا هیچ حکومەتێک نییە سەری مانگ بێت و بڵێ وەڵام موچەم بۆ نادرێت چی بکەم بڵێ وەڵا کاکە وەڵاهی پارەمان نییە چی بکەین یەکاکە ئەم میلەتە یعنی خوا غەزەبی لێگرتووە هەر تۆ حاکمی بی ئەم میلەتە بە پێی گرێ بەستێت تۆ لەگەڵ یا حاکمی موچەت بۆ نادرێ فەرموو بەجێ بێڵە فەرموو بەجێ بێڵە بۆ هەر کەسێک تەواو تۆ ئەرکەکانی خۆت ناتوانانی جێبەجێ بکەیت حکومەتانی وڵاتان کاک حەکیم مەسەلەن وەزیر دەست لە کارێک کێشێتەوە لەسەرەوەی کە مەسەڵ ڕووداوێکی هاتووە ڕوویداوە 10 کەس مردووە بۆ نمونە لێرە چیتر ماوە ڕوو بدا تۆ موچەی کەس و کاری شەیدت پێ نادرێ کەمەندامت پێ نادرێ خانشینت پێ نادرێ مامۆسات پێ نادرێ یعنی نەخۆشخانەکانت ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەچنەوە شەقام و ڕێگاوبانەکانت بە هەمان شێوە وشکە ساڵی زیاترە بێ و تۆ کار لە بەنداوا ناکەی ئاوی خواردنەوەت بۆ خەڵک بۆ دابین ناکرێ کەواتە تۆ چۆن حکومەتێکی ئەو هەموو بەڵێنەیاندا کا حەکیم واز لە هەرچی بەڵێنە بیێنە بڕۆ سەیری بەرنامەی کارەکەیان بکە کا حەکیم هەر کەسێ ئەوێ بچێت لە وێبسایتی حکومەت سەیری بەرنامەی کاریکە ئەسڵەن کارەکانی ئەم کابینەیە لە 4 ساڵی ڕابردووە یعنی 1% کارنامەکەی جێبەجێ نەکردو واز لە هەموو ئەوانە بێنە
چەندین جار جەختیان نەکردەوە سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وەزیری دارایی وتەبێژەکەیان کە ئێمە لە هەموو 25 مانگە موچە دابەشەکەین کوا 25 مانگەکانیان کوا موچەی خەڵک ئێ باشە کە پێتان نەکرا لە کۆڵیم خەڵکە ببنەوە بەیان نامەیە دەرکەین خەڵکی کوردستان ئێمە هاتین لە ڕوانگەی شەرعیەت و هەڵبژاردنەکانەوە حکمیەوە بکەین بە پێی یاسا پێمان نەکرا بەجێڵین بۆ یعنی لەگەڵ خۆتان نابێ وڵاتەکە ژوێران بێ اینجا باشە ئەی پێویست بەگەڵ بەغدا ئێستا نەوتەکان لا نەماوەکو داهاتەکەی اینجا نردنی موچە لە بەغداوە چاوەڕێی چی بکەین ئێستا دەبێت لە مانگۆ بە تەواتی بچێتە بواری جێبەجێکردنەوە خۆی ئێستا ئەم چەند ڕۆژەی دوای جەژن کاک حەکیم ئیتر کاتی ئەوەیە وەزارەتی دارایی ڕێنمایی دەرکا بۆ جێبەجێکردنی یاسای بودجە یعنی مەفروض وایە بەغدا پابەندی جێبەجێکردنی یاسای بودجە بێ بە پێی یاسای بودجەش هەرێم پابەندە بەوەی نەوت ڕادستی بەغدا بکاوە لە ڕێگەی سۆمەوە نەوت بفرۆشتێ ئەوە پرۆسەیەکە ڕوونە کە بەغدا با بڵێن بە پێی بڕیاری پاریس بە پێی بڕیاری مەحکەمەی فیدراڵی لە دۆسیەی نەوتە لە دەسەڵاتی پارتی و یەکێتیان نەماوە و وەگوان نەوتەکە نافرۆشتێ و ناچێتە دەرەوە ئیتر ئەرکی بەغدایە قەرەبووی ئەو نەفرۆشتنی نەوت بکاتەوە و پابند بێ بە یاسای بودجەوە و بودجەی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بنێرێ طبعا بودجە بەڕێز دەزانی و دوو بواری سەرەکی دابەش بوو بە شێوەیەکی گشتی یەکێکیان بودجەی پەیوەندیدار بە موچەوەیە چ موچەی فەرمانبەران چ موچەی خانەنشینان چ موچەی پێشمەرگە ئەمانە بەیەکەوە بودجەی تەواوی پێویستی موچە لە یاسای بودجا جێگیر کراوە مەفروض وایە موچەی مانگی حەوت کە ئێمە چاوەڕێیەکەین لە ڕۆژانی ئایندا لە دە ڕۆژی ئایندا بڕی تەواوی پارەی موچە پێویستی موچە کە نزیکەی 900 میلیارد زیاترە بگاتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان پابند بێت بە دابەشونی موچەوە ئێستا موچەی مانگی شێژ نەدراوە مامۆستا تۆ باسی موچەی مانگی حەوت دەکەی ئەمە بە دوو ڕێگە ئەکرێت طبعا من بە تێگەیشتنی من مەفروض وایە حکومەتی هەرێم لەگەڵ ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە مانگی حەوتا دوو موچە بدا بۆ یەکەم هەرێمی کوردستانە بێ پابند بێ بە جێبەجێکردنی یاسای بودجەوە بەغاژە بێ پابند بێ لە مانگی حەوتا کە بودجە نێرێ هی موچەی مانگی حەوتە یعنی ناکرێ موچەی مانگی شەشی بێ بدا یعنی دیسان هەر لەسەر هەمان نەمەد بڕۆین پارەی هەشت بێ موچەی حەوت بن پارەی نۆ بێ موچەی ئەوە ناکرێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بۆی موچەی مانگی شەشیش بدرێ بڕێ پارە هاوشێوەی ئەوەی دووسێ مانگی ڕابردوو لە بەغداوە بنێرێت بۆ هەرێمی کوردستان یاخود لەگەڵ چوونە بواری جێبەجێکردنی یاسای بودجە مەقاسەیە بکەن لە مانگەکانی ڕابردووە لەو ڕۆژەوەی نەوت وەستاوە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان چەند پارەیەکەوێ بینێرن بۆی موچە خۆران بدرێت هەردوو مانگی شەش و حەوت باش وەزمان سەداهاتی ناو خۆی بەرز باست کرد داهاتی ناو خۆ فرۆشینەوت بەتەن کرد لەو 6 مانگە زیاتر بە پارەکەی بەغدا داهاتی ناوخۆ کاک حەکیم بڵێن موچیان داوە ئەو چیلاتوە بەشی موچەیەک نابێت ئەمە تاوانە گەورەکەیە بەڕاستی داهاتی ناوخۆ بەلای کەمەوە 500 میلیارد دیناری مانگانەیە ینی بە هەموو پێوەرێک کە من لێکم ماوەتەوە بە قەڵەب و وەرەقە و سەرچاوە بە سەرچاوە لە باج لە ڕسومات لە فرۆشتنی مڵک و ماڵی حکوومەت لە هاوکاری هاوپەیمانان و بێزگە لە فرۆشتنی نەوت بەتەنکەر لە هەموو ئەو سەرچاوانەوە داهاتی هەرێمی کوردستان مانگانە لە نێوان 500 میلیارد دینار کەمتر نییە هێندێ مانگ لەوە چێ بگاتە 600 میلیارد بە داهاتی گومرگیشەوە ئەم داهاتە نادیارەکە حەکیم قەبارەکەی گاتە 500 میلیارد بەڵە بەدڵنیایەوە 150 میلیاری تەنها لە گومرگەوەیە 50 میلیاری تەنها لە باجەوەیە ئەو 200 میلیارد طبعا 150 میلیاری گومرگ بەو دۆخە پڕ لە گەندەڵیەی کە هەیە کە هەمومان ئەزانین داهاتی گومرگ بچووکترین گۆڕانکاری تیا بکرێ زۆر زیاترە لەوە و ئەو کۆمپانیانەی کە دایان ناون هەردوو حیزبی دەسەڵات لە خاڵە گومرگیەکان هێندێک خزمەتگوزاری خاڵە گومرگیەکان بەڕێوە برن ئەو کۆمپانیایە لابەرن داهاتی گومرگی هەرێمی کوردستان دوو ئەوەنە زیادەکە بێتە 300 میلیارد داهاتی ڕسومات کا حەکیم مەبلەغێکی زۆر زۆر گەورەیە لە داهاتی گومرگ چیش زیاترە پارەی ئاو کارەبا و سزا و
هاتوچۆ و ڕایکردنی مامەڵەکان لە فەرمانەکان هەموو ئەوانە یعنی بۆ نمونە وەزارەت هەیە من تەماشام کردو مانگانە 20 میلیارد دینار داهاتێتی وەزاری تر هەیە 50 میلیارد دینار داهاتێتی وەزارەتی کارەبا فرۆشێ بە خەڵک داهاتەکەی چی لەیە کاک حەکیم بۆ لە کاتی خەرجەکانە لەسەر خەڵکی حسابەکەن ئەڵێن ئێمە تێچووی هەر ڕۆژێکی کارەبا بۆ نمونە ملیۆنێ دۆلارە ئەی بۆ پێمان ناڵێن داهاتی هەر ڕۆژێکی کارەبا چەنە ئەی خەڵک پارەی کارەبایان بۆ نابە هی ئاویان بۆ نابە و پارەی گەڕانەوەی قەرزەکان و هاوسەرگیری و ئەوانە هەرم کابینەیە کۆیان ناکاتەوە تۆ سێری ئەم کابینە سڕی زۆری تایە خۆی بە بەرپرسیار نازانێ کابینەکانی ڕابردوو لە کاتێکە هەمان حیزب بوو تەنانەت هەمان عایلەش حاکم بوون لە کابینەکانی پێشووە لە هەردوو حیزب طبعاً بەڵام قەرزەکان کە وەرەگرێتەوە هی کابینەکانی ڕابردوو و تەنگی باوڵاتی هەڵچنیەوە بۆی ئەو قەرزانەی کە کابینەی 6 و 7 هێشتیش نییە کابینە هێشتیش نییە کابینەی 6 و 7 داوێتی ئەم تەنگی باوڵاتی هەڵچنیەوە بێت لە ماوەی 2 مانگا بیەیتەوە ئەی بۆ قەرزەکان تۆ حکوومەتی میراتگیری کابینەکانی ڕابردووی بەڵام بۆ پابەندیەکان بۆ لێبڕین و بۆ پاشەکەوت و بۆ کێشە و گرفتەکانی تر و ڕێگاوبان و ئاو کارەبا تۆ میراتگیری کابینەکانی تر نیت ئەمە بەڕاستی دووفاقیە لە مامەڵەکردنە و ئەم داهاتانەی ناوخۆکە حەکیم باشە لە ئێستایا بەڕاستی کاتێ بەغدا لە پارەوە لە بەغدا پارانێرێ بەداخەوە نامێنن دیار نامێنن نە لە بواری موچە خەرجەکرێن نە لە بواری پرۆژە شاخەرجەکرێن یعنی باش گەندەڵینەوت لەوە ناکەنەوە لە داهاتی ناوخۆ بەتڵنیاییەوە یعنی بەداخەوە خۆی ئەبوو ئێمە پەرلەمانمان هەبوایە سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و هەر وەزیرێک کە بەرپرسیارە لەم دۆخە ڕایگری لێ بپرسی لەبارەی ژیانی خەڵکەوە باش ئەم پارانە چی لێەکەن باشە با خۆیان هێندێک ویژدانیان بژۆڵێ وەگووا پەرلەمان نییە بابیان لە بری ئەوەی چیرۆکی سیاسی بگێڕنەوە کاتێنە سەر شاشەکان و ئەوانە بابێن بە ڕقەم و داتا پێمان بڵێن داهاتی هەرمانگێک چەنە بە خەڵک کاکە بعد ئەندام ولایەنگرانی خۆیان بڵێن بە کەسی ناڵێن بەڵێ چوار خولەکێکمان ماماوەسە سەبارەت بۆ ئەگەر سیاسی بجێ بە تەواتی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بەڕێز پێشتر زۆریش لەسەر ئەوانەی کە چاودێری خێزان کە زۆریان لێ دەکرێت دەمێک کە موچەکەیان بردراویش لەسەر کردبوو تۆمارکردنی خام پێراویستی نوێ موچەبڕینەوەیان بۆیان ناوێوانش حەقێکیان بدرێ یاخودا و گەنجە بێکارانە هەر ئێمە باسی موچە خۆرنەکەی ئەوانەی تر چەند بابەتێکی زۆر گرنگ هەن کا حەکیم کە ئێمە بەڕاستی کە وەکو چاودێرێک ئێستا یاوە نووسەر و ڕۆژنامە نووسێک یاوە ئەوانە کارەکەین و هەر میدیا کارێکیش ئەبێت چاودێر بین بەسەر جێبەجێکردنی یاسای بودجەوە یەکەم هیچ پاسایەک بۆ دەستپێکردنەوەی پلەبەرسنەوە نامێنێت کا حەکیم داهاتی هەرێمی کوردستان یعنی ئەگاتە ئاستێک ئەگەر یاسای بودجە و خۆی جێبەجێ بکرێ هەم هەولێر هەم بەغدا پێوەی پابند بن داهاتی هەرێمی کوردستان بە داهاتی ناوخۆوە سەر و تریلیۆن و 600 میلیارد دینارە ئیتر هیچ پاسایەک بۆ دەستپێکردنەوەی پلەبەرسکردنەوە نامێنێەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەبێ فەرمانبەرێک کە گرێبەستە 10 ساڵ 15 ساڵ ئیتر ئەمە کۆتایی پێبێنرێ بکرێتە هەمیشەیی وەک لە بەغدا خاڵی سێیەم وانە بێش پەیوەندی بە بێکاریەوە هەیە ئەبێ هەرێمی کوردستان پابند بێ پابند بێ بەدانانی بەرنمەیەک بۆ کۆتایی هێنان بە بێکاری لانی کەم ئەو وەزیفانەی شاغرن لە حکوومەتە لە بواری پەروەردە لە بواری تەندروستی گەنجان بە هەمیشەی دامەزرێنن نەوەکو بەوانە بێش خاڵێکی تر یاسای خانشینی کاک حەکیم کۆتایی بەستەمی 220,000 موچە بیانرێ فەرمانبەرێک 30-40 ساڵ خزمەتەکە 220,000 خۆی دادگای فیدراڵی دادگای فیدراڵی یاسای ژمارە 26 ساڵی 2006 یاریمی کوردستانی هەڵوەشانوەتەوە ئەم بێجگەوەی لەوەی ئەم یاسای لە کوردستان هەر بەرکار نەکرابوو ئەبێ ئەم یاسای کۆتایی پێبێ یاسای یەکگرتووی عێراق جێبەجێ بکرێ ئەم یاسایە نسبەتێکی گەورە عەدالەتی تایە بۆ هەموو خانەنشینان و پاشان لە بواری خزمەتگوزاریەکانێک ها حەکیم تۆ تەماشای ڕێگەوبانی ئەو وڵاتە بکە تۆزانی چی لێ هاتووە بەڕاستی ڕێگەوبانی نەماوە اینجا پاشان ئاوی خواردنەوە کاک حەکیم مەترسی زۆر گەورە لەسەر خەڵکی هەولێر هەیە باوەڕت بێ ڕۆژ بە ڕۆژ پرۆژە زیادەکە ئەو پرۆژانە زیاتر خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان ڕۆژێ نیشتەجێبوون عەرەب لیان مستەفیدە مەسئول و کۆمپانیایەک پێیان دەوڵەمە نەبێ ئاویان لەژێر زەویان نەهێشتووە ئەمە هەڕەشەی استراتیجیە لەوە چێ هاوڵاتیەک موچەکەی دواکەوێت زۆر باش لێ تێنەگا لە هەولێر و تەنها لە موچەکەی خۆی تێبگا بە زمانی چاودێریەکەین ئەزانین
ئەبەم جۆرە بەردەوام بێ هەولێر چەند ساڵێکی تر پەرداخێک ئەو ئەچێتە 1000 دینار لە خوار 700 مەترەوە ئێستا بۆ ئاو ئەگەڕێ حکوومەت لە فەرمانگەی ئاوڕۆ لە هەولێر بۆ لێدانی بیر لە کاتێکە لە 86 بیر 100 متر 200 متر بووە تۆ بزانە چەند ئەو هەڕەشانەی وشکە ساڵی و ئەو هەڕەشانەی بە بیابان بوون و ئەو هەڕەشانەی لەسەر ئاوی شیرین هەیە تۆ ئەگەر حکوومەت ئێستا کە لە دۆخی شەڕانیە کارەساتی سروشتیمان نییە لەگەڵ بەغداش ڕێگەکەوی و پارەت بۆیەت ئیتر ئەبێ ئەم پارانە لە بواری خزمەتگوزاریە بەکاربهێنێت باش ئەی سەبارەت بە خاوەنپێداویستی تایبەت ئیش زۆر لەسەر کردبوو ئەمە چاودێری خێزان لە بواری پاراستنی کۆمەڵایەتی کە یەک خاوەنپێداویستی تایبەت هەکات دووەم هەژارەکانەکە کە چاودێری خێزانە لە بواری کەمەندامانە بە زوڵم بەستەم سێ کابینەی ڕابردوو تەرخانکردنی موچەیان بۆ کەمەندامان ڕاگرتووە لە 2012ەوە موچەی نوێی نەبڕدراوەتەوە هیچ کەسێک 150,000 شوێ مامۆستا کە بەهۆی ڕووداوێکەوە کەمەندام بووە من خەڵکم بینیوە کاک حەکیم وتوێتی ئەوە ئێستا لەسەر کورسیەکەم هەردوو قاچم لە دەستاوە تا بەر لەوەی تووشی ڕووداوی هاتوشەکە منەتم لە حکومەت نەزانیوە خۆم کرێکاریم کردووە شەرەفمەندانە ژیاوم بەس ئێستا هەردوو قاچم لە دەستداوە و لەسەر عەرەبانم کێم ناڵەکانم بەخێوکە ئەم حکومەتە هێندە وژدیانیان ناجۆڵێ ئەم بەرپرسانە یەکێتی و پارتی هیچ نەبێت دەرگای تۆمارکردن و موچەپێدان بۆ کەمەندامان بکەنەوە کە لە 2012 بەستەم ڕایان گرتووە مەفروض وایە دوای جێبەجێبوونی یاسای بودجە ئەم ستامانە مێنێزانی بۆ بڕپارێکی و تۆژ نییە نانە زۆر 150,000 دینارە لە بەغدا بەپێی ڕێژەی کەمەندامی ئەگاتە 250,000 دینار پاشان هەژارەکان کا حەکیم مناڵی بێ سەرپەرشت تۆ بینید مەسەلەن خەڵکی هەژار هەیە یەکەمی هەرێمە دۆخێکی زۆر زۆر خراپە کە من و تۆ دڵنیاین ئەگەر ئەوە شوێنی نیشتە جێبوون و دانیشتنیان بێ وەکو پێویست خواردنیشان دەست نەکەوتەوە وەکو پێویست جلوبەرگیشان دەست نەکەوتەوە وەکو پێویست وەسایلی گواستنەوەیان نییە وەکو پێویست تەندروستی باشیان دەست نەکەوتووە بۆیە حکوومەت ئەمە پابەندیە لەسەر شانی دوای ئەوەی یاسای بودجە لە بەغدا جێبەجێ بوو بەرپرسەکانی یەکێتی و پارتی لە ناو حکوومەتە چ سەرۆک و چ جێگر و چ وەزیری دارایی بەرپرسیارن بەرامبەر ژیانی کەمەندامان و هەژارەکان و ئەبێت ڕاستە و خۆموچیان بۆ تەرخانکەن چونکە ئەو پاساوانی لە ڕابردوو هەیەە کە ئێمە بە پاساویان نازانین بە تەواوەتی بە کورتی سوپاس دەکەم سەرەی گەنجانی بێکار نەبوونی دامەزراندن ئەوش دەمێکەوە ستاوە تا یەکەمەکان خاوەن بڕوانامە باڵەکان دەرچوان بە گشتی ینی ئەو بێکارێکە لە کوردستان هەیە کاک حەکیم ئەو بێکاری لە کوردستانە هەیە هەڕەشەیەکی زۆر زۆر گەورەیە بێکاری تەنها ئەوە نییە گەنجێک پارەی پێ نییە زۆری نەی نەخۆشیە کوشندەکانی کۆمەلگە لە بێکاریەوەیە بەڕاستی حکوومەتی خەڵکە کە پلان و بەرنامەی هەبێ بۆ ڕوبەڕوونەوەی بێکاری تەڵان بێکاری بە دوو ڕێگەیە ئێمە هەرگیز داوای ئەوە ناکەین کە دامەزراندن بەو جۆرەی ڕابردوو بکرێتەوە لە لق و مەڵبەندی پارتی و یەکێتی و لیستی ناوبەرز بکرێتەوە ئەو شێوازە تعینکردن و خانشینکردنە بوو ئێستا قوڕی کرد بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە ئەبێ بە سیستەمێکی عادیلانە لەسەر بنەمای پێویستی نەخۆشخانەیەک کارمەندی تەندروستی ئەوێ بێ بۆی دابمەزرێنێ بۆ نمونە بەتەمای چێ بەتەمان نەخۆشخانەکان داخن قوتابخانەیەک لە بکۆی 15 مامۆستا 11 گرێبەستە یا 11 وانە بێژە بەتەمای چین بەتەمان ساڵێکی تر ئەم وانە بێژانە بنێرنەوە بۆ ماڵەوە قوتابخانەکە داخن ئەبێ بە هەمیشەی دایمەزرێنن ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم کاک حەکیم لە بواری پشتگیریکردنی کەرتی تایبەت یەکێتی و پارتی خۆرن لەسەر کەرتی تایبەت کەرتی تایبەت بۆ لە هەرێمی کوردستانە گەشە ناکە لەبەرەوە کەرتی تایبەتمان نییە هەمووی بۆ بە کەرتی کۆمپانیاکان و گروپی کۆمپانیاکانی حیزبەکەی سەرۆکی حکوومەت و حیزبەکەی جێگری سەرۆکی حکوومەت سپاس دەکەم سپاس بەڕێز مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشکوستان ماندوومان کرد سپاسیان بە دەبوون دەکەن سپاس بەوەی بنێرانی بڕە سپاس باوەکارانم خواتان لەگەڵ